تر خات و بەسۆزمان لەگەڵە لە سلێمانیەوە. بەسۆز سڵاوت لێبێ. سڵاو لێبێ باسی خات و ئاواتی گۆڵ. چۆنی بەسۆز خان؟ ساستەکە من باشم هیوەی باسی بۆ تۆ هاوکاران یاخوازمە. ساستەکەم دڵەکەم ئێمە زۆر باشین گەر ئێوە باش بن. زۆر سپاس گیانەکەم. دەست خات و ئاواتیان ناوەکەم بە ئەخیرەکەی ز نەکس خات و ئاواتیان. بەسۆز بەڵێ گیان بە ز. بەسۆز بەڵێ گیان. زۆر باشە بەسۆز خان. بەسۆز بەڵێ گیانەکەم. ئامادە کردووە بۆ جەژن؟ الحەمدوللا بەڵێ زۆر باش خۆم ئامادە کردو خاوەت و ئاواتیان. زۆر باشە. بەسۆز شتێکم پێشکەشکە. تۆ هاوڕێت پرۆگرامەکەمانی هەموو ڕۆژێک بەشدارە بی سپاس بۆخوا لەگەڵمان هیچم پێشکەش ناکە. ئەم ڕۆوازت لێ نایەنە بە شتێکم پێشکەشکە. وەڵا خات و ئاواتیان سپاس بخوا ینی دوسێ سۆ لەسەر یەکە سپاس بخوا پەیوەندەکەم بۆ وەرەگیرێ بەڵام بەخوای گەورە ئەوەنە خەریکە بم پەیوەندەکە وەرەگیرم ئیتر نازانم ینی هیچ لە خەیاڵان نیە پێشکەش دەکەم خات و ئاواتیان. گۆرانێکم پێشکەشکە. خات و ئاواتیان ئەوەی منم گۆرانی نەوتۆ لە هیچ پرۆگرامێکە ئەبێ بە گەوری خوبم بە قسەی خات و ئاواتی گۆڵ. باشە چاوەکەم ئێمە دڵمان گەورەیە قەینا بەسۆز باوا بە پێشکەشم مەکە. تۆ هەر گەوری گەورە خۆشەویستی لای ئێمە ئەم دڵەکەم چیرە لای پرسیار گیانەکەم فەرموو. ئەو دەریایە ئەکەوێتە نێوان تورکیا و یۆنان ناوی چییە؟ دەریای سوور، دەریای ئیجە، دەریای قەزوین، دەریای هۆرمۆز. گیان بە دەریای ئیجە بێت. دەریای ئیجە دڵنیایت بەسۆز؟ وڵی هینە دڵنیانی بەڵام با ئیجە بێت ئەگەر هاوکاری سنتی خات و ئاوات بەڵێ گیان. نایگۆڕی؟ وڵی هینۆ شکم بۆ ئەوە ئەچێ بۆ دەریای ئیجە ئەچێت. دەریای ئیجە کاتە تەواو بۆ دەریای ئیجەوەر ئەگرم بەسۆز. وەڵامەکەت ڕاست بوو بەسۆز تا کۆتایی لەگەڵمان بمێنەرەوە. ئەچینە پەیوەندێکی تر کێمان لەگەڵا